گەورەی خۆش ئینشاءالله. چەندێ؟ ئەوە 12,000. ئەوە دی. سڵاوی خواتان لێبی. من لە ساڵی 2010 لێرەمە. بەڵام پێشی ساڵی 2010 لە هەشتایەکان سەردانی تەزبیح فرۆشانم دەکرد. یعنی خولیای ئەوەم هەبوو کە تەزبیح لام خۆشەویست بوو. بە هەموو شەعرە دەمکڕی ئەو کاتەیان لە هەشتایەکانش بگرا تا دەگاتە بۆ دوایانەش لە سەردەمی پارەی فیسریش تەزبیح ئەم دەکری بە 100 دیناری، تەزبیح ئەم دەکری بە 200 دیناری. يعني أنواع تسبيح هل السندلوسي هل قزواني هل كرماني يعني هذا تسبيح كم جوان بعد مقري والله تسبيح بابتي زورة تسبيح قزوان لا رشي هي لا سوري هي باينجاني هي ومثلا نوعية زورة سلفري هي هذيك مملكة الشر يعني تسبيح الرشوشي هي برزنجي هي يعني نوعية قزواني زورة تسبيح هي مثلا إسا باسي تسبيح أو تسبيح سادية أو تسبيح سادية إسا أمن بسير زادة فلوسهم أجر مشتركة بارين يبي بدو زارش لدني أجر بارين يبدو ببينجش لدني أو نوع كي بخوي وهذا سادية كل دست الجلد لكوتاية كي صور دبي أو مثلا نوع مثلا أو تسبيح أو سلوشتيا نقشي هي أو نقشەکەی سروشتیە ئەو تەسبیحە ئێستا 50,000 دەکە 6,000 دەکە ئەوە 3,000 دەکرد ئەوە 6,000 دەکە 50 دەکە چلی دەکە لەبەر ئەوە نەخشەکەی سروشتیە ئاردەکەی سۆر دەبی چاوەکەی ڕێژ دەبی مەسەلەن نەوعی دیکە هەیە برین ئەو بابەتە بەڵام نەمای نەبرین ئەوە باینجانیە ئەوەش ئاین ڕەنگەکەی مەسەلەن باینجانەکەی تۆک دەبی نەخشەکەی دەردەچی ئەو بەخۆی لە دارێ ڕاوهالانە سروشتەکەی وایە من ئەو کاسبیە بە هیبادەتی دەزانم لەبەرێ خوای گەورە بە گەورە و جەلالەتی خۆی باسی وەی کردێ کاسبیش هیبادەتە و من ئێستا شکر بۆ خوای ئینشاڵڵا لە خێری دەرنەکا بە ڕۆژوشم بەڵام خدای گەورە خدای دلۆڤان هێز و توانایەکی وای پێبەخشیمە نەتێنیمە نەبرسیمە نەماندیمە نەخەوم دێ لەبەر ئەوەی بە قەنەعاتی خۆم بە بۆچوونی خۆم وا بزانم لە دینیش دەبی هەروابی ئەو کەسانەی کە بە ڕۆژی دەبن نەنون لە کاسبی خۆیان بەردەوام بن ڕۆژوەکەیان پڕتر دەبی بەقوەتر دەبی بەهێزتر دەبی بەڵام دەبینی ئێستا پیاو هەیە مەسەلە مرۆڤ هەیە بە ڕۆژوو دەبی بەڵام لە کۆتاییەکەی لە سبەینێ دەنووی لۆ نێوڕانێ لە پاش نێوڕانە نوێژەکەی دەکەیان ناکە ئەو جارە دەنووی لۆ ئێوارێ ینی ئەوە حسابکە هەمووی بەخەو تەواو کرد بەڵام تو ئەگەر بە ڕۆژی بووی و کەساباتیشت کرد ئەوە خدای گەورە ئەو ڕۆژێ بە قەنەعەتی من بە زۆر گەورەتری وەردەگری لەبەرەوە تو درێخی نەکردێ لە کاسبەکەت و نەژنووسی عیبادەتی خواشت کردیا یعنی ڕۆژەکە تێر تەسەلیان پڕە ئەوانەی کە بە ڕۆژوو نابن و کەساباتیان کردە بیان و ئەوانە خۆی لە خۆیدا ینی لایەنی دینیان لاوازە و ینی پشتیان بەخوای دلۆڤان نەبەستایە وەکو خۆی چونکی ئینسان کە لە ماڵەکەی خۆی دێتە دەرێ بسم الله توكلت على الله لا حول ولا قوة إلا بالله العلي العظيم ئەو کابرا ئەگەر لە ماری هاتە دەرێ پشتی خۆی بە تەواوی بەخوای گەورە بەستا یعنی خوای گەورە پشتیوانی دەبی بەڵام ڕۆژوش هەمان شتا ئەگەر ئەو کەسەی کە بە ڕۆژوو دەبی لەو کاتەی کە مەسەلەن پاشیو دەخوا نیەتە چی تەوا بینی بێ خدایە پشت بە تو تەوەکەل بە تو هیدایەتم بدەی قوتم بدەی هێزم پێبەخشی خوای گەورە هێزی پێدەبەخشی بەڵام ئەو کەسەی کە مەسەلەن پشت کە بە ڕۆژی نابی یان هەتا نیوەی دەیدەشتێنی ئەوە پشتی بەخوای گەورە نەبەستا ئیمانی متەکامل نییە مانجا ڕەمەزانە لێنێ خەرک بەعام بە ڕۆژیە خەڵکەی زۆر ساڵە زۆر ینی بە ڕۆژی بە ڕۆژینە ئێوە داوا لەو خەرکانە دەکەن کە
أو جنزانة بعام إن شاء الله ميان بروز لبين الطاقم ولا من تقريبا بسيسارة اسمه أو كشيء بدكم همو أو سوزانة أكثر لمانجي للسيبة بستوى لمانجي سيبة بستوى الرواس يعني لمانجي بهذه بيدقة أو هندريش بيدرين هم جايتي زود باستفادة باشا والله من لمن ناري وتاكو يستاهل بروزي بوما يعني بدينا روزي من كان ليلة عسكر بوما تيمة بصرة تيمة بغداد يعني مو كاتب شي بروزي بوما خاشش جات الخلق بروزي بوما كيستا أبرك شي بروزي أو الرواس بتشارة زادي أو بسيا أو بتشارة بسيا بخوا بدايتي باشا يعني زيادة الدقاتي أرزان تلا بس إستا كم بوا جران تلا إستا كم ده أنا والله أستا الرواس بيش إستا بهزار بينستي بالعانة بدوني لريد كريم بس سير هذا وستي أما ديري تقريبا بساري ده أو جراسة إستا وقت الشباب 20,000 30,000 إستا نخي يعتخواري بيش إستا بس 30,000 استبعد 2,000 بس 6,000 4,000 اواني تركين كالجر هي ريواسية أو قزوانة دا قزوانش لبو ما استاولو ما هيدوشتي وانا لبو ناتو الشاتي لك زور بزوري خرج زور أو كراسي زيات الدبا لبر الفيتامين سي زياترا سقلباوي أو 4,000 4,000 خشي بريزم سقلباوي شوش هل يعني هما شيء ترى عيش استفادة بالرزق أو السيوة أو التقلية أو التوتي خوش من أيش بيجي يشتري نقلي باش